گردبوونەوە و خۆپیشاندانی دانیشتوانی قەزای دوکانە لە ڕۆژئاوای شاری سلێمانی دژی گەیشتنی پرۆژەی ڕووناکی بە نرخی بازرگانی بە شارۆچکەکەیان. بەشداربووانی گردبوونەوەکە دەڵێن ئێمە خاوەنی بەنداوێکین کە توانای بەرهەمێنانی 400 مێگاوات کارەبای هەیە، بەڵام ئامادەنین 11 مێگاوات کارەبامان بە نرخی حکومی پێ بدەن. بتوانی وزەیەکی کارەبای زۆر بەرهەم بێنی لە کاتێکا مەسەلەن نزیکەی ئەگەر بێت وار 5 وحدەی کارەباکە ئیش بکە نزیکەی 400 مێگاوات کارەبا دەکات. هەموو قەزای دوکان 5 مێگاواتی تەواویشی ناوێت بە هەموو ناحەکانیەوە کە 5 ناحەیە بە پیرەمەگرون و خەلەکان و خدران و هەموو ئەمانە 11 مێگاواتی دێ فەرمو ئەوکەی تر هەموو با بۆ خەڵک بێ. مەگەر ئەم داهاتەی کە لە هاوڵاتیانی وەردەگرن لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە سەرف بکرایەوە وەڵڵی پێم وابێ هیچ کامێکمان بە گەورە و بچووکەوە هیچ کامێکمان ناڕازی نەبووین، بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە ئەمە ناچێتە خەزێنەی حکوومەتەوە، ناچێتە گیرفانی حکوومەتەوە، دەچێتە گیرفانی شخصەوە. ئەگەر بەو نرخەی دنە خەڵکی هەر لە هاوڵاتی هەر لە ئێساوبان نەماندنێ بەڕاستی هەر پێویستیمان بینی کارەبای و کارەبایمان ناوێ کارەبایەک تۆ لە هەتا 400 وحدەی لە هەتا هەفتا دەنێت پێکە لەش بێ بە 120 دوای 150 یەکەم و دووەم و سێم مانگی تۆزێ خەڵکی چەشە دەکەنێتە یامەتی خەڵ دەکەن تۆزێ بدادەشکێنن هەتا پێوە دەبێت کە پێوە بوو ئەنجا کابرای ناتوانێت بە هیچ شێوەیەک سەلاتش پێکە سەلاجێک خەریمە 50 سەرکە ڕوبانیانە ئێمە بەڕاستی بە خەڵکی دوکانێ ڕەتی دەکەین و قبولیشی ناکەین ئەگەر بە زۆرە ملیە بەسەرمان سەپێن ئەوە ششکەیە. گردبوونەوە و ڕێپێوانە هێمنانەکەی دانیشتوانی دوکان لە کاتێکدایە هێشتا پرۆژەی ڕووناکی نەگەیشتۆتە شارۆچکەکە و دەڵێن فشارەکانیان فراوانتر دەکەن. پرۆژەیە تاریکیە بۆ گیرفانی ملت و بۆ ژیانی ملت و پرۆژەیەکی ڕووناکی بۆ گیرفانی دەسەڵات و بنەماڵی هەردوو جوو دەسەڵات خوا لە هەردوو لایەن ڕازی نەبێت. یعنی وەکو ئەوە ئاگاداریەکمان داوە کە بەو پرۆژەیە ڕازی نین، هیچ ناکەسێکی هیچ لایەنی پەیوەندیداریش هیچ کاربەدەستێکی حکوومەت هیچ کەسێک نەبەدەنگمانەوە هاتووە نەلێی پرسیونەوە نەگوتی لە چۆن لە چیەکەن ئێمەش وەکو ئەوە چۆن ئاگاداریەکمان داوە لێرە لە شوێنی خۆی دەوەستین و وەستاندومانە پرۆژەکە ئەگەر بەدەنگمانەوە هاتن زۆر باشە بەدەنگیشمانەوە نەهاتن ئەوە بۆ داهاتوو نازانم چی دەبێ و شت ڕوودەدا. پرۆژەی ڕووناکی بریتیە لە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بە نرخی بازرگانی. ئەم بەرزی نرخەش لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کاردانەوە و نیگەرانی زۆری بە کاربەرانی بەدوای خۆی داهێنا و دانیشتوانی قەزای دوکان داوا دەکەن کارەبای بەردەوامی ئەوان بە نرخی ئاسایی بێت نەک بازرگانی. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای دوکان.